ئەگەر هەست بە هیلاکی و ماندوێتیەکەی هۆکارەکەی ڕۆژوو نییە، هۆکارەکەی خواردنی ناتەندروستە. سڵاوتان لەبێ، من دکتۆر هاوکارم، ئەمەش بەرنامەی ڕۆژووزانە. پێویستەوە بزانیت کەسێکی پێگەیشت و پێویستی بە 2000 تا 2500 کالۆریە لە ڕۆژەکە، بۆیە پێویستە تۆش ئەم بڕەدا بەش بکەی لە بینی بەربانگ و پاشەودا. بەپێی ڕێبەری ئیتۆلی بەریتانی قاپێکی خواردنی تەندروست بەم جۆرەیە. قاپەکەکەین بە سێ بەشەوە، بەشێکی بریتێ لە سەوزە و میوە، بەشێکی بریتێ لە کاربۆهایدراتە ئاڵۆزەکان وەکو شۆڤان، وەکو برنجی قاوەیی، وەکو ساوەر، وەکو پەتاتە. بەشێکی کە ئەمێنێتەوە دا بەشێکین لە بینی شیرەمەنیەکان و پرۆتینەکان. پرۆتینەکانیش لە پاقلەمەنیەکان و لە گۆشت و لە هێلکەوە وەریەگرین. بڕێکی کەمیش ئەتوانین لە چەوری و ڕۆن بەکاربهێنین کابێ کەمتر بێت لە 102. بۆیە دوای ڕۆژوشکاندن بۆ شێوازەی کە لەم ڤیدیۆیە باسمان کرد، سفرەی بەربانگ داخێن. بە سوپێکی گەرم دەست پێ بکە. باشتر وایە سوپەکەت لە سەرچاوەی سەوزەکانەوە بێت، چونکە کانزا و ڤیتامینیان تێدایە. هەروەها لە دروستکردنیا کایە ڕۆن و خوێی زۆر بەکارمەهێنا. مەش لەشت بەبێ خوێتامینیە، زمانت لەسەر خوێی کەمیش ڕایەت. هەروەها ژەمە سەرەکیەکەت با دانەوێڵەی تەواوی تیابێت، وەکو گەنمەشامی، وەکو نانی جۆ، وەکو ساوەر، وەکو قەرەخەرمان. ئەمانە سەرچاوەی ڕیشاڵیان تێدایە کە لە قەبزی ئەتپارێزێ، هەروەها وردە شەکری خوێن بەرزەکەنەوە. هەروەها پاقلەمەنیەکان ڕیشاڵیان تێدایە و سەرچاوەی پرۆتینی باشن و هەرسکردنیان کەمێک کاتی پێویستە، بۆیە لە برسێتیش ئەتپارێزێ. گۆشتی سوور بەبێت چەوری یاخود مریشک بەبێ پێست بە کوڵاوی یا برژاوی خۆ بۆ وەرگرتنی پرۆتینی باش. دوورکەوەرەوە لە خواردنە سوورکراوەکان و خوێ و ڕۆن. هەروەها شەربەتە دەستکردەکان شەکرێکی زۆریان تێدایە، بۆیە باش نین. خواردنەوە گازیەکان لەوان خراپترن. ئەتوانی لە بری ئەوە میوە بخۆیت، ئەگەر هەر حەزیشت لە شەربەت بوو میوەکە بکشە و بیکە بە شەربەت و ئەوە بخۆ. لە بەربانگە خواردنەوەی کوپێک و دوو کوپ چایان قاوە ئاساییە، بەڵام با ڕاستە خۆ دوای ناخواردن نەبێت بۆی سوود لە کانزا و ڤیتامینەکان وەربگریت. هەروەها هەموو سەری سەعاتێک بیرت نەچێ پەرداخی ئاو بخۆیتەوە. اینجا با بینە سەر سفرەی پاشێو. پاشێو زۆر گرنگە چونکە وزەت ئاەتەیە بۆ تەواوی ڕۆژەکە. ئەمیش ئەتوانین بڵێن هەر وەکو سفرەی بەربانگە و بە پێی ڕێبەری ئیتوێل دابەشی بکە. بەڵام ئەتوانی سوپ بگۆڕی بە ماست و بەرهەمەکانی لەبەر ئەوەی پرۆتینی تایە درەنگ برسیت ئەکاتەوە و هەروە لە تینەتی ئەتپارێزێت، ئەمە جگەل لەوەی کانزاشی تێدایە. ئەتوانی هێلکەی کوڵاو و پەنیریش بخۆیت، بەڵام دوورکەوەرەوە لە پەنیرە سوێرەکان. وەروە لە ژەمی پارشێ و خواردنی سوورکراوە بە هەموو جۆرێک قەدەغەیە و دوورکەوەرەوە لە گۆشتی لە قوتونراو کە خوێیەکی زۆریان تایە، چونکە تینوتەکان لە ڕۆژە. هەر تەندروست بن.